هێرشکردنە سەر ڕۆژنامەوانان تەوەری سەرەکی ئەم دیمانەیەمان دەبێت لەگەڵ ڕۆژ عەلیزاڵە نووسەر و ڕۆژنامەوان. کاگڕۆژ زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەڕای جەنابێ داواکردنی لێبوردنێک بەو شێوەیە کە دەستگای ئاسایشی لە سلێمانی کردوێتی ئەکرێ وەکو سەرەتایەک هەر هیچ نەبێ بۆ سنووردارکردنی ئەو پێشکاریانی بەرامبەر بە ڕۆژنامەوانان دەکرێت لی بڕوانین؟ بەڵێ و نەخێر لە هەمان کاتە دەکرێت، چونکە بتوێنێتەوە سەرەتایەکە کە پێشینەیەک دروستەکە بۆی کە دەستگاکانی تر بە هەمان هەنگاو بنێن. بەڵام لە هەمان کاتە لەبەر شتێکی سنترالی نیە لە حکوومەت و ناوتە دەستگایەکی تایبەت بە شارێکی تایبەت ئەو هەنگاوی هاویشتوانی جێگەی دەستخۆشیە. من زۆرم پێخۆش بوو کە ئاگام کە بیستم داوای لێبوردنیان لێ کردو و کاردانەوەیان بەرامبەر بە کارمەندێکی خۆیان کردووە، بەڵام لە هەمان کاتە شتێک نییە کە با بڵێن لەسەر ئاستی حکوومەت بێت. لەگەڵەوەی زۆرێک لە ڕێکخراونەوەتەوە یەکان لە راپۆرتەکانیاندا ینی باس لەم جۆرە پێشێلکاریانە دەکەن بەرامبەر بە چالاکوانان، بەرامبەر بە ڕۆژنامەوانان، بەڵام تا ئێستا هەنگاوێکی ئەرێنی نەنراوە بۆ هەر هیچ نەبێ کەمکردنەوەی ئەم دیاردەی پێشێلکاریە. بۆ لە هەرێمی کوردستان هەنگاو من دەڵێم نراوە لە ڕووی یاساییەوە بوون، منە یاسا دەرچوو یاسای 35 ساڵی 2007 و کۆمەڵش ترکراوە کە بەرامبەرەوەی لە ڕووی یاسایەوە بۆ ئەوەی کە مەودای ڕۆژنامەوانان تۆزێک فراوانتر بکرد. بەڵام لە ڕووی سیاسیەوە لەگەڵتان هاوڕام کە شتێکی هیچ لەو شێوەیە نەکراوە. لە هەرێمی کوردستان ئەو با بڵێن ئەو ویستە نیە لەلایەن با بڵێن بەڕێوەبەرانی حکوومەت و کارمەندانی حکوومەت و مەسوول و سیاسەکانی نیە و چونکە دوجار زۆر لە هەرێمی کوردستان گەندەڵی بە ڕێژەیەکە کە پێشەلکردنی یاسا زۆر بەرفرەیە لەبەر هەندێک ئەگەر هەنگاوێکی لەو شێوەیە بنن ئەگەری ئەوە هەیە کە خۆیان ڕوبەڕووی جۆرێک با بڵێن بەرپرسیارەتی بنەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان. لەبەرەوە ئەو ویستە لای کاربەدەستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیە بە بۆ چۆنی کاک زۆر جارێمەوەمان بەرجۆ دەکەوێت یاری کە پێویستە خولی تایبەت بە تایبەتی بۆ کارمەندانی هێزە ئاسایشیەکان، جا ئایزی ئاسایشە، پۆلیسە، لەشکرە، یاری ئەوانەی کە پەیوەندیان بە جێبەجێکردنی یاساوایە پێویستە کە خولی تایبەتیان بۆ بکرێتەوە بۆ تێگەیشتن لە پرەنسیپەکانی مافەکانی مرۆڤ. گرنگی ئەم خولانە چی دەبێ و چۆنە؟ بە تاکید زۆر گرنگە و ئەو کەیسەی ژیارخان ژیار محەممەدی باڵین پامێری دەنگی ئەمریکا ئەوە دەردەخات کە لە نێوان کارمەندان و دەستگاکانە تێگەشتێکی دروست نییە، لەبەرەوەی کە کارمەندێک دێت پێشێلکاریەک دەکات بەڵام دەستگاکەی لەگەڵ هاوڕانیە. یعنی لێرە تۆ لە زۆربەی زۆری وڵاتانەی کە دەستگا و مؤسسە هەیە کاتێک کە یەکەیەکی سەربازی یەکەیەکی پۆلیس دەچێتە شوێنێک پێشوەخت بریفینیان هەوەی کە قسەنیانی نوێیانە دەنێت پێ دەوەکرێت تۆ لە فڵاشن، بەڵام لە کەیسی ژیارە دەبینی گروپێک کە پیان و تۆ بڕۆ لە شوێنی خۆتکار بکە گروپێکی کەسێکی ترهاتوو هێرشی کردو سەر. لەبەرەوە زۆر گرنگە لەوەی کە کارمەندان لە هەموو ڕوویەکەوە لە مافی مرۆڤ و لە مافی ڕۆژنامەوان تێبگەن، چونکە مافی ڕۆژنامەوان تەنها مافی ڕۆژنامەوان نییە بە تەنها مافی منیشە وەکو هاوڵاتیە کە دەسم بگا بۆ زانیارەی کە ڕۆژنامەوان دەیگەێنێ بە من. کاک ڕۆژەیەکی لە پرسیارەکانی تر کە حەز دەکەم لەگەڵ تا باسی بکەم ئەوەیە ئەم پێشێلکاریانی کە لە هەرێمی کوردستانی عێراق دەکرێن پێشێلکاری بە بەرنامە یان نا. بەشی دووەمی پرسیارەکەشم ئەوەیە جیاوازیەکی زۆر لە بودجەی میدیاکانی هەرێمی کوردستانی عێراقدا دەبینین. بەڕای جەنابێ ئەم جیاوازی بودجەیە هەندێک دەستگا هەیە بودجەی نیە، هەندێکەیە بە لێشاو پارەی لەبەردەمایە جۆرێک لە پێشێلکاریدا ئەندرێیان نا. جا بە تاکید ئەو پێشێلکاریانە کە لە ڕووی وەکوتم پێشێلکاری بەرامبەر بە ئازادی میدیا لە چەند ڕوویەکەوە سیاسی، یاسایی، ئابووری. لە ڕووی ئابووریەوە بەڵێ ئەوەی کە دەستگایەک یان پارتێکی تایبەت یان باڵێن بودجەیەکی تایبەت بۆ دەستگایەک دابین نەکات واکە کە ئەو دەستگایە باڵێن ئاکسسی یان باڵێن دەستی زیاتر بە زانیاری بگا پامێری زیاتری هەبێت لەو ڕۆ. بەڵام ئایا کە بە بەرنامەیە یان نات لە هەرێمی کوردستان ناڵێم کە بە بەرنامە وەکو بوون لە وڵاتێکی تر ئەگەر تۆ قسە بەسەرەوە بکەی یان شتێک بکەی باڵێن دەوڵەت یاسایەکی کە ڕۆژنامەوان دادگای بکات. لە هەرێمی کوردستان ئەمە نیە، بەڵام بە بەرنامەی بوونی پێشێلکارێک ئەوەیە کە کاتێک کە پێشێلکاریەک دەکرێت بەرامبەر بە ڕۆژنامە نووسێک ئیجراعاتی پێویست ناگیرێتە بەر و هەروەها لە ڕۆ ئابوووریەکەەوە بە تاکید بە بەرنامە ئەو جیاوازیە ئەو پێشێلکاریە بەرامبەر بە ئازادی باڵێن بەرامبەر بە ڕۆژنامەوان و بەرامبەر بە دەستگا میدیایەکان هەیە. کاک ڕۆژ زۆر سپاسە دەکەم بۆ ئامادەبوون لە بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشن. زۆر سپاس.